سیانزە ڕۆژ برسێتی ڕەمەزان، حەڤە ڕۆژی مانگی ڕەمەزان کەماوە. من بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم ئەم بڕەپارەکەمە ئەمە موچەی کەمەندامانە. بە ویژدانتان، بە حکومڕانیتان، بە شۆڕشتان، بەوەی کە بڕواتان پێێتی بەم پارەیە حەڤە ڕۆژی تر ڕەمەزان بەڕێوە چێت، بەم پارەیە پارشێ و بەڕێوە چێت، بەم پارەیە بەربانگەکرێتەوە بۆ کەمەندام و مناڵی کەمەندام، بەم پارەیە جەژن بەڕێواچێت، بەم پارەیە نانی جەژن دابی نەکرێت. ئەمەیە حکومڕانی دوای 30 ساڵتان، ئەمەیە خزمەت گوزاری کەمەندامانتان دوای 30 ساڵ، ئەمەیە ئەو پارەی کە کردوتانە بە بانگەشە موچەیەت، ئەمە موچەی کەمەندامانە. خەڵکی کوردستان، ڕاگەیانەکان، سەرمایەدارەکان، دەوڵەمەندەکان، هەموو مرۆڤ دۆستەکان فریای ژیانی کەمەندامان کەون. سوێن بەخوا ژیانی کەمەندامان لە مەرگایە. هەموو ڕۆژێک مەرگ بە چاوی خۆمانە بینین. ئەگەر ئەمە داهات و سەرچاوەی 40 ڕۆژ، 50 ڕۆژ، 2 مانگ، 3 مانگی ئێمە بێ، نەفرەت لەو پارەیە، 100 جار نەفرەت لەو پارەیە کە ئەمە ژیانی پێبەڕێ بچێ، کە ئەمە مناڵی پێبەڕێ بچێ، کە ئەمە جەژنی پێبەڕێ بچێ، کە ئەمە قوتی ماڵ و مناڵی پێبەڕێ بچێ. ئاخر لە ئێوە پرسم، خەڵکی کوردستان، ئەمڕۆ موچەی کەمەندامانە، ئەمە بین بەچی؟ پارەکە ئێم بە ئێوە سەرۆکی حکومەت، سەرۆکی هەرێم، پەرلەمانتارەکان، وەزیرەکان، سیاسیەکان، دەسەڵاتدارەکان، ئەم پارەیە پێشکەشی خۆتان بێ، پێشکەشی خۆتان بێ، نامانەوێ. 100 هەزار بین بەچی؟ 13 ڕۆژمان بە برسێتی بەڕێ کردووە. چاوەڕوانی ئەواکەن حەڤە ڕۆژی تری ڕەمەزان بە برسێتی بەڕێ بکەن. چاوەڕوانی ئەواکەن مناڵانی کەمەندام لە جەژنی ڕەمەزانە لە بری شادی پرسە بپۆشن، لە بری جلی ڕەنگاو ڕەنگ جلی ڕەش لەبەرکەین. بەس